إمرو لمناوة ديد جماعة جمو بلام شو باشي بيجك عثماني كمو عوسمان لە ڕێگەی دەنگە زوڵاڵەکەیەوە دەیەوێت شاباش وەربگرێت. شاباشێک هەم بۆ هونەرەکەی هەم بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆی و شەش منداڵەکەی. شوێنی کۆبوونەوەی عوسمان و گوێگرانی ئێستا لە چایخانەیەکە لە هەڵەبجا. ئەم پیاوە هونەرمەندێکی میلی ڕۆژهەڵاتی کوردستانە و هەر کاتێک گۆرانی دەڵێ خەڵکێکی زۆر لە دەوری کۆ دەبنەوە. یارم وێساوە دەتخوامات و مەلو لە ناچاوی ڕێژا ئەمجانە زڵفیل و بەڕێزە خۆشەویستەکەم من ئیشم هەر کاری هونەریە. لە تەمەنی 17 ساڵەیەم و تا ئێستا هەر حەزم لە کاری هونەری بوو و ئەوانیشە کە ئیشی هونەریان کردووە بەلامەوە سەرکەوتوو بوو و بەلامەوە جوان بووە. یعنی گۆرانی هەڵی باشە. ئەگەر بۆ منە ئەگەر ئەو سامانە لەم چایخانە دانیشتوون ئەگەریکی بڵێ گۆرانیکی ئالەونەوە ئەمان بۆ بڵێ بۆیان ئەڵێ لەسەر خواستی خەڵکی. من تەنها عەرەبی و فارسی باش نازانم، ئیتر هەرچی خەڵبێژێ من لە خزمەتی هەموو. یعنی گۆرانی کوردیەکان مشکیلەوە نیە. نەخەی خوبانە شاید بێژم 1000 بەزم زیاتر بزانم. لەش ساقی دی باشە گۆرانێکمان بۆ بڵێت. بەسەر چاوم خاوێکی بۆ بڵێم. دیسان سەر لەنۆ ماڵ وێرانێمە تام و تەمەلۆل پابەڕانیمە. گۆرانی وتن لە هەندێک لە چایخانەکانی ناوبازار خەریکە دەبێتە نەریتێک و هۆگری زۆری بۆ پەیدا بووە. ئەوانەی دەچنە ئەو کۆڕ و مەجلیسانە هەم چایی دەخۆنەوە هەم گوێ لە گۆرانی و ئاوازی ڕەسەنی کوردی دەگرن. پشتی هەڵێ بجە ئابابەی لێ ئەم پیاوە کە ئەو هاتوۆتە ئێرە قەرەباڵەکەی کە دروست کردو بۆ چاخانەکە بەڕاستی ئەویش ئەوەیە کە ئەم پیاوە ئەو کەلیماتانیاڵە کەلیمەتی ساقساقن قسەی باش باشەکە وە گۆرانی باشەڵێ جازمانێکی پاراوی پێوەیە. اینجا هونەرمەندەکان ئەناسێ هەمویان گۆرانی بێژێکی قەدیمیە. گۆرانی پێشکەش بۆ شاری جوانم ئیمڕۆ من ئێژێم هەڵبجەیانم. هونەرمەندە میلیەکانی ئەم چایخانەیە تەنیا گۆرانی بۆ بەژن و باڵا و قژی کاڵ و چاوی ئاڵی یار ناڵێن، بەڵکو جارە جارەش بە شعر و بەند وەسفی چاییچی و چای خۆرەکان دەکەن کە ئەم جۆرە هونەرە ئێستا لە کوردستان هەوادار و جەماوەرێکی زۆری هەیە. بۆیە من بە شتێکی ئاسایی ئەزانم و پێم وایە کەی گۆرانی گەیشتەوە بۆ ناو کرۆکی خۆی بۆ ناو کۆمەلگای کوردی ئەو کاتە زۆرتر خەڵک تام و چێژ لە گۆرانیە بینەوە کرد لەوەی کە ئێستا بەداخەوەەوە لە ناو ستۆدیەکان و یاخود لەو شوێنانە ئاکرێکە پێم وابێ خەریکە ڕەسەنایەتی و ئەساڵەتی مۆرچی کوردایەتی خۆی لەدەستەیە. بێڕۆژێنە و بینمێ هەم بۆ من مەرگێکە دەست لەبانی دەزێ ئاگەر منت بارمێ وێ دەست لەبانی دەزێ بێگەر منت بارمێ ئای لە جوان نەبینیە. ئەگەر وتنی گۆرانی لە نێو چایخانەکانی هەڵەبجا دیاردەیەکی تازە بێت، بەڵام مێژوو ئەومان پێ دەڵێت کە لەم شارە حکایەتی شیرین و فەرهاد و ڕۆستەمی زاڵ و چەندین گۆرانی جیاجیا لەسەر زاری هونەرمەندان و حکایەت خوانەکان لە نێو کۆڕ و کۆبوونەوە کۆمەڵایەتیەکان و دیوەخانەکان بۆ هاوڵاتیانی ئەم شارە وتراون. وری حەمەکەریم NRT هەڵەبجا.